بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان خۆشحاڵم لە بەرنامەی لە پایتەختەوە لەگەڵتانم. کتێب باشترین هاوڕێیە، زیاتر بخوێنەوە زیاتر دەبینی. پێشووتر دەگوترا لە میسر کتێب دەنووسرێ، لە لوبنان چاپ دەکرێ و لە عێراق دەخوێندرێتەوە. هەمان ڕێسا ئێستاشەیە. من لە پایتەختەوە بابەتی ئەم جارم کە تایبەتە بە خوێندنەوە و کتێب ئەم سێزدەمین پێشانگای نێودەوڵەتی کتێب لە هەولێر کراوەتەوە کە زیاتر لە 200 دەستگای چاپ و چاپەمەنی بەشداریان تێدا کردووە. گفتوگۆی ئەم جارم لە پایتەختەوە دەبێ. بە خێراتن لە میوانەکانم دەکەم مامۆستا مخلیس، خاوەنی نووسینگەی تەفسیر بۆ چاپ و بڵاوکردنەوە، دکتۆر ئیدریس عومەر پرۆفیسۆری یاریدەدەر مامۆستای زانکۆ، زۆر بەخێر بێی. کاروان خەلیل ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی، زۆر بەخێر بێن. مامۆستا بە لە جەنابتەوە دەست پێ بکەم. سێزدەمین پێشانگای نێودەوڵەتیە، دەمەوێت بە خێراییەک باز بکەی گۆڕانکاری لەم پێشانگایەدا چی ڕوویداوە، هەم لە ڕووی هاتنی خوێنەر و هەم لەم دەستگا و چاپ و بڵاوکراوانە کە بەشدار بوونە تێیدا. بەڵێ، بسم الله الرحمن الرحیم. ئەوڕۆ دووەمین ڕۆژی خولی سێزدەمینی پیشانگای نێودەوڵەتی کتێبی هەولێرە ناتوانی لە ڕۆژی دووەم حکومەتی گشتی بدەی لەسەر سەرکەوتنی ئەو خولەیانە، بەڵام ڕۆژی یەکەم هەستمان کرد وەکو بڵێ ئیقبال لەسەر ئەو مستەوایەنە و بەڵام ئومێدەوارین ئینشاءالله لەمە دووە لە ڕۆژی دووەم و سێم و ئەوانە هەتا دوای معرەز خەڵکەکە ئاشنابی دەنگ و باسی معرەز بزانیتن کە پیشانگا هەیە. لەبەرەوەی وەکو ساڵان یەک دوو ساڵ مەدا پروپاگاندە و دیعایەکی زۆری کرد بۆ ئەو پیشانگایە لەسەر هەموو ئاستەچی، هەتا لە دەرەوە لە عێراق لە کوردستان، بۆیە خەڵکەکی زۆر ڕویان لە پیشانگا کرد. ئەو ساڵە ئەو دیاردەیە کەم بوو. یعنی پێت وایە بە مەزەندەی تو کاریگەری دەبی لەسەر ڕۆڵی بەشداربوونی زیاتری خوێنەران لەم جارەدا؟ چی یعنی ئەوەی کە مەدا وەکو ساڵانی پێشووتر ڕێکلامی نەکردە، چۆن کاریگەریەکی زۆری دەبی. ئەو ساڵی دیار بوو ساڵێکی ئەوە بوو نازان پارە و پوڵشتی و ئایان زیاتر لەدەست بوو، بۆیە پارێکی زۆریان لە پروپاگاندە سەرف کرد. احتمالیشە یارمەتی دران لەلایەن دەسەڵاتەوە، لەلایەن دەستگایەکان و لەلایەن ئەوانەی ئەو دەستگایانەی مۆبایل و ئەوانە زۆر کاری خۆڕاییان لۆکردن. لەبەر ئەوە ئەمە ئەو ساڵی هەستمان کرد ئاستی فرۆشتن لە بەرزبوونەوەدا بوو. ئینشاڵڵا ئەو ساڵی شوا دەبی نازانین ئێستا ناتوانین حکم بکەین. مامۆستا ئەوەی کە لە 12هەمین پێشانگای ڕابردوو کە ڕۆیشتووە بەراورد بە یەکەم پێشانگا و دووەم و ئەوانە ئاستی خوێنەر بەرز بۆتەوە، ینی کاریگەری هەبووە پێشانگا لەوەی خوێنەر لە هەرێمی کوردستان بەرز بێتەوە بۆی خەڵک زیاتر بەشدار بێ؟ نەخێر، ئەمە هەروەکو یعنی ئاگاداریمان لە پیشانگاکان هەیە و ئاگاداریمان خۆمان خاوەن مەکتەبێکی گەورەی نەگەورەترین مەکتەبە لە عێراق و گەورەترین دەستگای بڵاوکردنەوە تا ئێستا هەزار کتێبمان بڵاو کردیتەوە. ئاستی خوێندن جێی داخ و جێی ئەسەفە، ئاستی خوێندن لە نزمبوونەوەدایە لە کوردستان. ئەو دیاردەکی زۆر خەتەرناکە، زۆر ترسناکە، یعنی پێویستە دەسەڵات و نخبە و هەموو خەمخۆرەکانی ئەو میلەتە ئەو گرفتە چارەسەر بکەن. ئەجینا ملەتە ئەگەر ئەو گرفتەی چارەسەر نەکاتن ئەو ملەتە ڕابوونی نابی، ئەو ملەتە بژاندنەوەی نابیتن. بژاندنەوە بە خوێندنە، یعنی بنیەی ئەساسی هەموو ملەتەکی لەسەر خوێندن و خوێندنەوەیە، لەسەر زانستە، لەسەر علم و عرفانە. ئەگەر ئەوە ئاستی بێتە خوارێ، ئاستی خوێندنەوە معنای ئاستی ملەت و وڵات لە نزمبوونەوە. دەگەڕێمەوە خزمەت مامۆستا گیان، دەسمە لای کاک دکتۆر دووبارە بەخێر بێی. بەڕێستان پرۆفیسۆری یاریدەدەرن لە زانکۆ، دەمەوێت ئاستی خوێندنەوە لە نێو قوتابیانی زانکۆ بێگومان قوتابیانی زانکۆ ڕەنگە جگە لەو واجباتەی کە هەیەە خوێندنەوەش کاریگەری بی لەسەر بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیریان.
ئەم ناوەندە تا ئێستا لە جێی تموحی ئێوە وەکو مامۆستایانی زانکۆ بووە یاخودنا؟ لە ڕاستیدا وەکو مامۆستاش باسی کردیانی خوێندنەوە ڕۆژ بە ڕۆژ کێرڤەکەی دادەبەزیتن، یعنی قوتابی زانکۆ وەکو جاران نییە بەڕاستی، جاران زانکۆ جێی نەشات بوو، ئێستا ئەوە نییە. یعنی ئمە لەو ساڵانەی ڕابردوو مامۆستایەک چوو بۆ پۆلێ 4-5 سەرچاوی دابوونێ، گوتی ئەم سەرچاوانە نیوەی دەرەجەکە لەسەر ئەو سەرچاوانەیە، نیوەش لەسەر محازەرەتەکانی منە، دەبێ ئەو سەرچاوانە بخینەوە. بەبیرم دێ قوتابیان هەموو واژۆیان کۆ کردەوە هاتنە قسم، گوتیانەوە مامۆستایەمان ناوێتن، لەبەرچی ناتانەوێ، وتە ئەمە زۆر زەحمەتی کردێ لێمان و 4-5 مەزدەڕی داینەوە ئێمە ناتوانین بخوێنینەوە. وەڵام مامۆستایەکەیان لا برد و گۆڕیان، یعنی زانکۆ بەخۆی گۆڕی لە کاتێکا بوو دیفاعی لێ بکاتن، بەڵام گۆڕیان. من سەرۆکی بەش بووم لە زمانی کوردی کۆلێژی زمان ئەو 4 ساڵی ڕابردوو، چەندی جار گوتومە بابە لە پۆلی یەک دەست پێ بکەین وەکو جاران، یعنی هەر نیوەی شخصیەتی مامۆستایانی جاران بگەڕێنینەوە لە بۆ زانکۆی، بە هەر مامۆستایەک بەلای کەمی 2 سەرچاو 3 سەرچاوی بداتە قوتابیەکانی. هیچ مامۆستایەک هەر لە خۆیەوە ئەو شتەی ناکاتن، یعنی فیکرەی بنیادنان ئەسڵەن لە مێشتی مامۆستایەکانیش بەڕاستی زۆر کەس بۆ ناڵێم هەموو مامۆستایەک، بەڵام فکرەی بنیادنان نەمایە، فکرەی ڕەوازدان بە خوێندنەوە نەمایە، خەڵکیش بێ ئومێدە دەڵێ بەو شادەی نابمە هیچ باشە لە بەرەندی هەر ناوێ بخوێنتەوە. کاکتۆر کردنەوەی پێشانگە لە هەولێر کاریگەری هەبووە لەسەر ئەوەی ئاستی خوێندن هەم لە زانکۆکان بەرز بێتەوە، یعنی کاریگەری هەبووە لەسەرەوەی ئاستەکە بەرز بێتەوە یاخودنا؟ تەسەوەڕ دەکەم لە بۆ نخبەی لە بۆ نخبەی، یعنی ئەوەی ئێستا لێرەیە زۆری نخبەیە بەڕاستی، ئەو نخبەیە دەخوێنتەوە و تەبان ئەفکاری پێ بەرز دەبتەوە لە نەتیجەدا تەسیرەکە لە زانکۆش حتما. بەڵێ دەگەڕێمەوە خزمەتت کاکاروان، دووبارە بەخێر بێی. بەڕێستان بەر لەوەی پێشانگای نێودەوڵەتی بکرێتەوە بابەتێکتان لە واڵی خۆتان لە فەیسبوک نووسی بوو بەوەی کە هەند بابەتیشی جوان بوو بۆی کە کەسێک دێتە پێشانگا چی بکە. ئێستا کەسێک کە بیەوێ سەردانی پێشانگای نێودەوڵەتی بکە چی لەسرە چی بکە بۆەوەی بێ بەسەرکەوتوانە ئەو کتێبەی کە دەیەوێ پێویستی پێێتی ئەوە بکڕێ ئەوە بخوێنێتەوە. سپاس بەوە بە شێوەشی گشتی خوێنەران لە هەڵبژاردننی پەرتوک لە دیاریکردنی پەرتوک بۆ خوێندنەوە هۆشیارێکی باشیانەیە، ئەو هوەرانێک کە بۆ هەڵبژاردننی پەرتوک بەکاردەهێنرێ ڕەنگە بەردەستیان نەبێتن. بۆی ئەگەر قسە لەسەر پێشانگای نێودەوڵەتی بکەین، کەسێک بێ سەردانی پێشانگا بکاتن پێشتر خۆی بۆ ئامادەکردبێتن، هەنگاوی یەکەم پێویستەکە چکە ساڵانە ئەم بابەتە دووبارە دەبێتەوە لە کاتێکی دیاریکراو، هەر کەس لە ئاست خۆی بای پێویستی کتێب کە پێویستی پێەیە پاری بۆ دابیم کە ماگانە بیتن دۆخی دارایی هەموو دەزانین بە تایبەت بۆ خوێنەر هەمیشە ئەو خەڵکێکە نخبەیە لە ڕووی دارایی ڕەنگە ژیانی زۆر مستەقیر نەبێتن. هەنگاوی یەکەم ساڵانە پارەیەک ئەگە ماگانە بێ ڕۆژانە بێ دابینی بکاتن بۆ پێشانگای نێودەوڵەتی کە ڕۆژی دێتینیا بەشداری پێشانگا دەکاتن. یەکەم هەنگاوێک کە ئەنجام داتن وەرگرتنی ئەو نەخشەیە کە مؤسسەی مەدا بە بەشداربانی دەداتن ئاسانکارێکی زۆر باشە، چکە بەجێرە و معلوماتانەکە بیستمانە نزیکەی 700,000 سەرچاوە لەم پێشانگایە نمایش کرایە. بەڵێ بۆ ئەوەی کاتی کەمە چۆن بتوانێت سەرچاو بتوانێت بەڵێ کۆمەڵ کتێب هەڵبژێرێتن. بەڵێ بۆ نەکەسێک زمانی دووەم نازانێتن تەنها بە کوردی دەخوێنێتەوە، لەسەر ئەم نەخشێ دەتوانێت ئەو کتێبخانانێک کە پەرتوچی کوردیاندا هەیە نیشانیان بکاتن، کاتی زۆری بۆ دەگەڕێتەوە بە هەر یەکە لە بواری خۆی، بۆ نەکەسێک لە بواری قانونی سەرتام کتێبخانانە دەستنیشان بکاتن کە بە حروفی ئینگلیزی ABC دەستنیشان کراون، خانە دیاریکراوە، ئەوە کات بۆ خوێنەر دەگەڕێنەوە بۆی بتوانێتن بە شێوێکی خێرا بە کاتێشکەم زۆرتر سەرچاوە ئەو خاڵت لەوە سەرچاوی گرتووە کە پێشتر ئەو گرفتە هەبووە لەوەی کە یەکێک هاتبێ نەیزانی بیکات سەرچاوێک هەڵبژێرێ. بەدڵنیایی یەک لەوانەیە کە جارێک پێڕناگە کەسێک التزاماتی داوامی هەیە کەسابەتی هەیە ڕەنگە جارێک دوو جار ئەو پڕ 3000 بتوانین سەردانی ئێرە بکاتن لەنێو هەموو سەرچاوی ئەو بابەتانێک کە بەلایوی گرنگە بۆ پیشەکەی گرنگە بۆ پسپۆرەکەی گرنگە ڕەنگە بە ئاسانی دەستی نەکەوێتن، بەڵام خوتواتانە تۆزە گەڕێگەکەی بۆ ئاسان دەکات. دواتر دەگەڕێمەوە زیاتر زانیاریمان دێ لەسەر ئەوەی کە خوێنەر بیەوێت چێ هەڵبژێرێت. دەگەڕێمەوە لای مامۆستا مخلیز. مامۆستا پێشانگە بە تایبەتی لە هەولێر چ ڕۆڵەشی هەبووە لەوە لە ئاڵوگۆڕکردنی کەلتوری کوردی، بۆ نمونە سەرچاوەیەکی زۆر یان سەرچاوی ساپەمەنی زۆر لە دەرەوە بەشدار بوون. کاریگەریە بۆ لەوەی کە ئێمەش بتوانین کولتوری خۆمان وەخت نووسین و خوێندنەوە ببەخشین بۆ ئەوەی خەڵک
ینی لە کولتوری کوردی لە ئاستی نووسری کوردی زیاتر تێبگا؟ بەخوای ئەو ئالوگۆڕە لە نێوان ئەو وڵاتانە دەبی کە کوردیان تێدایە کە بە زمانی کوردی دەخوێنن. ئەمما ئالوگۆڕ بە نسبەت وڵاتەکانی دی وڵاتە عەرەبیەکان وڵاتە ئیسلامیەکان بە شێوەیەک دەبی یعنی ئەوان کە دێنە پیشانگە بەشداری دەکەن ئەمە وەیان لێ دەکەین ئاگاداری کولتوری مەبن، ئاگاداری ئاستی خوێندنەوە بن، ئاستی ڕۆشنبیری بن، یعنی ئەوان چ زانیارێکیان نییە دەربارەی کورد، دەربارەی کتابی کوردی، دەربارەی ڕۆشنبیری کورد. ئێمە ئاشنایان دەکەین، کتێبەکانیان پێ پیشان دەدەین، دەڵێن ئەمە ئەوەندە کتێبەمان لە عەرەبیەوە تەرجمە کردووە، ئەوەندە کتێبمان لە فارسیەوە وەرمان جێڕایتەوە سەر کوردی، لە تورکیەوە لە ئینگلیزیەوە. ئەبەوەی ینی وەکو بلەی چارچێوەی ئاشنابوونەوەکە ئەلەو نتاقەیدایە. بەڵام ئەوە ئیشی مامۆستایانە، ئیشی بیرمەندانە، ئیشی نووسەرانە، هەستن کەلتوری کوردی، شاعیرانی کورد، زانایانی کورد بە خەڵکی بناسێنن، بە خەڵکی دەرەوە بناسێنن، ئەوە کراوە بە عەرەبی بنووسن. ئەوە ئێستا ینی ڕێک ئەو پرسیارێک کە من دەمویست بیکەم، ئێمە سەرچاوی ئەوەندەمان هەیە کە بە زمانی دەرەوە بە تایبەت عەرەبی نووسراوێ خەڵک لە کولتوری ئێمە لە ئاستی زیهنی ئێمە لە بەرفراوانی بیرکردنەوەی ئێمە تێگەیشت بێ؟ نەخێر ناوەڵە جێ ئەسەفە ئەمە ئەو هەموو خەڵکەمان لە دەرەوەیە چەندەها ساڵە بە دوێر و شاعیر و ئەدیب و چیرۆک نووس و ڕۆمان نووس و ئینسانی وەکو لێ ڕۆشنبیر ئەوانەی لە دەرەوەی وڵاتن وڵاتیان بەجێ هێشتووە هەتا ئێستا ئەمە تەبیعی احتمالە لە هەموو خەڵکەکی زیاتر شارەزابین، چونکە دەچینە پیشانگە نێودەوڵەتیەکان خەڵکی دەبینین. یعنی هەتا ئێستا ئەمە نەمانتانیوە بەرزترین شاعیرەکانمان وەکو حازی قادر، وەکو ناڵی، وەکو مەلای جزیری بە خەڵکی بناسێنین. ئەمە خۆمان وەکو خوێندەوار وەکو نوخبە دەزانین غۆتە چێیە، دەزانین بۆدلێر چێیە، دەزانین شەکسپیر چێیە، بەس ئەمە ملەتی کورد کەلتورەکەی ئەوەندە کەم نییە، ئەوەندە بێقیمەت نییە هەتا خەڵک. بەڵام ئەمە تەمبەڵین، مالەسەف ملەتێکی تەمبەڵین، نەمانتانیە کولتوری خۆمان، ڕۆشنبیری خۆمان، سەقافەتی خۆمان بە خەڵکی بناسێنین. مامۆستا شتێک هەبووە بۆ نمونە کەسێک بیر و بۆچوونی بەرامبەر بە کورد زۆرێک بوو بێ، بەڵام کە بەشدار بووە لە پێشانگایەکی ئاوا، ئێوە بەشێک لەو سەرچاوانەیە کە کورد نووسویەتی پێتان گوتبێ ئاشنا بوو بی بیر و بۆچوونی بەرامبەر بە کورد گۆڕابێ بەگشتی؟ بەڵێ مامۆستا، ئەوە من دەتوانم بە نمونە لۆت بینم بە ناو بە ناونیشان بەدەیان کەس ئەوانەی هەموو شۆیمەیان کردووە یان لە کاتی ئەو پێشانگایانە یان دوای پێشانگە پێشی پێشانگە لە مناسبەتەکانی تر لە دەرەوە ئەسڵەن هیچیان نەزانیەوە دەربارەی کولتوری کوردی، دەربارەی کتابی کوردی. ئەمە تەبیعی بە دوور و درێژی قسەمان لۆ کردینە وەمان کردیە کە تێبگەن بزانن ئەمە ملەتە چین، شتمان هەیە بێ بەرهەو بێ بەرهەم نینە، خەڵکەکی زۆر هەیە. من دەتوانم بەناو و بەناو نیشانیان بکەم. ئەوە دەوری بڵاوکاری کووردە، نەک ئیلا لە دوی پارەی بی، لە دوی قازانز بی، دەبی بتوانی کولتوری خۆی بە خەڵکی بناسێنی. ئەمە ئەوەمان کردیە زۆر بەو ئیمکانیەتێک کە هەیتمان ئەلحەمدوللا سەرکەوتوو بووینە. دەگەڕێمەوە خزمەتە. کاک دکتۆر، مەبەستمە بپرسم ناوەندی ئەکادمی لە هەرێمی کوردستان تا چەند ڕۆڵی خۆی بینیوە لەوەی ئاستی هۆشیاری بڵاو بکاتەوە بۆەوەی کە خوێندنەوە بەشێکە لە شوناسی تۆ، بۆەوەی کە خوێندنەوە دەبێتە هۆکاری پێگەیاندنی خۆت تاک؟ بەڕای من ئیشی خۆی کردووە، بەڵام تەقسیریشەیە لەوانەیە زۆر مامۆستا لەگەڵم نەبی، بەس کە مامۆستا خۆی یعنی بەداخەوە زانکۆ پڕ ببی لە کۆمەڵێک مامۆستاکەوە هیچ پێ نەبیتن، یعنی ڕێزم هەیە لە بۆیان. یعنی ئەمڕۆ شەهادە زۆرە بەڵام عیلم کەمە، یعنی نووسەرێک سیچل کتابی هەبیتن ئیهمال دەکرێتن، کەسێکی دیکە کەەوە
کەس نازانی نامەکەی چۆن نووسیا بەرز دەکرێتەوە ئەو دەبتە مامۆستاوەکەی دیاحتیمالە دیان دەرسێکی لاوەکیان دەرسی پێ نەدرێ یعنی زانکۆ لە ڕاستیدا ئەمڕۆ بەکاری خۆی ناتوانانی هەر بستیتن لەبەر هەندێ تاسیرەکە حتمما تاسیرێکی کەواتە بڵێن گرفتەکە دیارە لە شوێیە چۆنە بەڵام چارەسەریەکەی هێشتا نەکەوتە سەر هێلی چارەسەرکردن بەڵێ چونکە ئیرادەیەکمان نییە لە بۆ چاکردن چونکە نامانەوێت چای بکەین زانکۆ ئەبی زانا دەرسی تێدا بڕێتەوە ئەبێ خەڵکێک بیتن نەبێ لێ هاتووە بیتن ئەبێ یعنی مامۆستای زانکۆ فەرقی چێ لەگە فەرمانبەرێکی ئەو پەڕی ڕێز و خۆشەویستیمان لە بە هەموو فەرمانبەرەکان کەسی فەرمانبەر لە شوێنی خۆی خزمەت دەکاتن ڕۆژانە ئیشی تەمشێ دەکات مامۆستای زانکۆ ئەبێ ئیبداع بکە ئەبێ نووسینی هەبێ ئەبێ بەحسی هەبیتن دەچەندین مامۆستا تەقاعودی ژەبیتن بەحسێکی نییە باشە بەڕێزی چۆن حرەکەی سەقافی و ئەدەبی و علمی چۆن بەرەو پێش دەبا لە خلالی 30 ساڵی تەمەنی بەحسێکی بڵاو نەکردبیتەوە بەڕێزە دێشێکی لەوانەی کە نووسینت هەیە ئەو نووسینە کاریگەری هەبووە لەسەر قوتابیەکانت بۆ نمونە بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیریان هەست دەکەم یعنی لە قەدەر مستەوای خۆی لە قەدەر مستەوای ئەو واقعیکەوە هەیە چونکە شەرنیە ینی بەرهەم ئەگەر باشیش بیتن یعنی بەرهەمی باشمان زۆرە دەستگاکانی نەشرمان کتێبی زۆر باشیان چاپ کردیە بە جاری وای خوێنەر ئاشنایەتی نییە لەگەڕی تەماشای دەکا و هەر ناشی خوێنتەوە جاریوە بە دیاریشی ئەدەی ناخوێنتەوە بەڵام ئەو کەسانەی کەوا یعنی لە بوارەکەی داعش دەکەن بڵێ لە سلێمانی تەلەفۆنم لۆکرایە لە زانکۆی سلێمانی لە گەرمیان لە دوهۆک لە شوێنی زۆرا زۆر تەلەفۆنم لۆکراوە تا ئەو قوتابیانانی لە ئێران و لە تورکیای دەخوێنن پەیوەندیان کردێ مامۆستا پێویستمان بەو سەرچاوەیە مامۆستا لەوەی ئیش دەکەین مامۆستا ئامۆژگاری چیە لە بۆ ناونیشانمان لە بۆ پرۆپۆزەڵمان لە بۆ هەر شتێکی بەڵێ خەڵک هەیە ینی کەوا مهتەمە بەو بوارەی من لێی دەنووسم وە خەڵکی شەیەکەوە ئیشی پێ نەبیت چونکە نووسینیش پسپۆڕیە ینی ڕاستە دەگەڕێمە خزمەت کاکتۆر کاک کاروان مەبەستمە بپرسم هەر کەسێک لە بواری خۆی چەندە گرنگە بێ ئەم کتێبانە دەستنیشان بکە کە لەگەڵ ئەو دەگونجێت کە ڕەنگە زۆر جار بین ئەو سەرچاوە زۆرە لە نێو پێشانگا ببینین ئەستەم بێ بتوانین ئەوەی کە تایبەتە بە خۆمان ئەوە دەستنیشان بکەین دیارە دیاریکردنەوە کتێبانێک کە بۆ هەر کەسێک پێویستە کەو کەسە بەلەوەی بێتە کتێبخانە ئامانجێکی دیاری هەبێتن ئەو کتێبانەی کە پێویستیە ئەو ناونیشانانی پێویستی لای خۆی یادداشتی کاتن بینوسی کە بەناو کتێبەکاندا دەگەڕێتن بۆی بە ئاسانی دەستی کەوێتن ئێمە لە کوردستان پێویستمان تەنها بە خوێنەری تەخەسوسی واتە پسپۆڕی نییە پێویستە خوێنەرانمان ئەم ئاسیان تێدا هەبێتن هەم لە ماجای خۆیان تەرکیز بکەن هەمیش لە بوارە جیاوازەکان بخوێنە بۆی ئینسانێکی هاوسەنگمان بۆ دروستکە ئینسانێک بیتن جیهانبینیەکەی فراوان بێتن لە جزئێک تەماشا جیهان نەکە بەڵکو لە جیهانەوە تەماشا جزئێک لە پسپۆڕێکان بکاتن کە بەداخەوە ئەمە زۆرێک لە ئیشکالە ئەنی کەسێک بۆنە لە مەزالشی دیاریکرا و هەموو جیهان لەم پەنجەرەیە دەبێنێتن ئەمە زۆر جار کێشەی معریفی هەتان کێشەی زانستیشمان بۆ دروستەکاتن ڕەنگە هەر کەسێکمان لە ماڵەوە کتێبخانەمان هەبێت کە کتێبی زۆر تێدایە لە کتێبی کەم نییە بەڵام بین ڕەنگە هەندێکی دیکەش کتێب بکڕین ئەوەش خۆی گرفتە ینی قسە لەسەر ئەمە چیە یەک لە هۆکارەکانی ئەوەیە کتێبخانە بۆ ماڵ پێویستە بەشێک لە کتێبانی ئێمە دەیکڕین ڕۆژانە پێویست بە خوێندنەوە دەکاتن بەڵام هەندێک کتێب مەراجع و مەسادیڕن ڕەنگە تۆ لە مانگە جارێک پێویست پێ بێت ساڵی جارێک پێویست پێ بێتن هەندێک کتێب پێویستە لە کتێبخانەدا هەبێ بە جۆری اختصاسەکەی خۆت بەڵام پێویستە خوێنەرانمان بەرنامەی دیاریکراویان هەبێتن کاتی دیاریکراویان هەبێت لە گوسار کاژمێر لە ڕۆژێکدایە لە هەفتەیەک لە مانگێکدا کاتێکی دیاریکراو چۆن بۆ جەمی خواردن بۆ وەرزش بۆ عیبادەت بۆ هەم ئەوانە کاتێکی دیاریکراومان هەیە دەستبەرداری نابین پێویستە کە ئەولامان بێ بە کولتور کە نە بۆ بە کولتور بەڕاستی لەو گوسار کاژمێرە چەند کاژمێرێک یا کاژمێرێکی دیاریکراو تەرخانکەین بۆ خوێنەوە وەک پێویستێکی سەرەکی ژیان سەیری خوێنەوە بکەین نە وەک شتێکی لاوەچی یا شتێکی تەرفیهی متعا ڕاستە خوێنەوە چێژی هەیە کاتی ئینسان بەخۆشی دەتوانن لەگەر کتێب بەسەر باتن بەڵام لەم قۆناغی مرۆڤایەتیدا خوێندنەوە لەوە تێپەڕیدایە بەڵکو بۆ پێویستێکی ژیان بۆ تەحاجیەکی پێویست کە هەموو مرۆڤێک پێویستی بخوێنێ بەڵام بەداخەوە لە کوردستان تا ئێستا کە خوێندنەوە بە کولتور نەکرایە ئەمەش بەشێکی سیستەمی خوێندن لێ بەرپرسا ئێمە نابینین لە سیستەمی خوێندن لە ڕەوزۆ لە ناوەندی دواناوەندی سەرەتایی تا زانکۆش پرۆگرامێکی تایبەتمان هەبێتن
قوتابی ئاشتا بکە بە هونەرەکانی خوێندنەوە چۆن قسەکردن هونەرە چۆن نووسین هونەرە بە هەمان شێوەش خوێندنەوە هونەر و شێواز و میکانیزمی خۆیە کە بەداخۆ تا ئێستا ئەم بابەتە ئیشی لەسەر نەکراوە کە پێویستە ئیشی بۆ بکرێتن. دەگەڕێ بۆ قسە مامۆستا مەبەسمە وەکو نووسنگەی تەفسیر کە بێگومان جێپەنجەتان دیارە لە چاپ و بڵاوکردنەوە بۆ ئەم پێشانگای هەم وەکو نووسنگەی تەفسیر هەم وەکو ئەم دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کە بەشدار بن بەرهەمی نوێ هەیە کە خوێنەر بێ چاوی بە بەرهەمی نوێ بکەوێت جیاواز بێ لەو بەرهەمانەی کە لە چەند ساڵی ڕابردوو لە نێو پێشانگاکەدا پێشکەش کراون. تەبێ ئەوە پرسیارێکی گرنگە ئەو تەبێ هەر ئەو مەسەلەیە ئەمەی تووشی گرفتەشی زۆر کردیە چونکە ئەگەر تۆ هاتی دەستگایەکی بڵاوکردنەوە یا کتێبخانەیەکی وا گەورە دانا هەموو ساڵێکە پیشانگا دەکرێتەوە نەک ئیلا پیشانگا ئێمە مانگە دوو مانگ ئەگەر بەرهەمە چینوێ بڵاو نەکەینەوە خەڵک 100 پرسیارمان لێ دەکا ئەگەر بە ئەنتەرنێت بی بە پەیوەندی بی بە تەلەفۆن و یان بەزیا ئەرێ مامۆستا چی نوێتان هەیە ئەمە بەرامبەر ئەو پرسیارانە بەڕاستی زۆر دەکەوینە وەکو بلێ گرفتەشی زۆر گەورە ئەگەر بچین خۆمان بفرۆشین قەت بکەین ماڵ و حاڵمان بفرۆشین دەبی کتێبی نوێمان هەبی. قسەیەکی مارکس هەیە قسەکەی حەقە دەلێ الثەورەة إذا لم تعمل تأكل نفسها شۆڕش ئەگەر نەجولێ حرەکەت نەکا خۆی دەخوا ئەمەش ئەگەر بەرهەمی نوێمان نەبی خۆ دەخۆین لە پیشانگایەکی ئەوان نێودەوڵەتی ئەمە نزیکەی 84 مەتر عەردمان بەکرێگرتیە دەکا 84 گەڵا $8400 ئەگەر من بەرهەمی نوێم نەبی چێ دێتە باڵیمە کەس نایەتە باڵیمە دەربی بەرهەمی نوێم هەبی ئەوەلەن ئەگەر لە بۆ لایەنی ئابووری بی دەبی بەرهەمی نوێم هەبی لە بۆ لایەنی مزداقیەتی خۆم بی بڵێ من دەستگایەکی بڵاوکردنەوەمە دایمەن من بەرهەمم هەیە من عەتاءم هەیە دەڵێن کوا بەرهەمی نوێت نییە بۆیە یعنی ئەو ساڵە لە هەموو ساڵێکی قوتوقارترە لە هەموو ساڵێکی بەنەهامەترە لە هەموو ساڵێکی زیاتر کتێبمان چاپ کردیە ناونیشانی زیادمان چاپ کرد نزیکەی 50 کتێبی تازەمان بە چاپ گەیاندیە بە هەر حاڵەتەکوی بەس شەرمەزار نەبین لە پێش خوێنەری کورد چونکە ئەمە زمانمان درێژە دەڵێن کاکە کەس ناخینی و ئاستی خوێندن نییە خەڵک بێ پێم بڵێ وەڵە کا کتێبی نوێتان ئێوە هەر ئەو کۆنە کتێبانە کاوێژ دەکەنەوە. باشە مامۆستا بەگشتی ئەوەی جەنابەت کردوتە ئەوەی کە چاوت پێکرد بێ ینی لەو دوو ڕۆژەکە ڕەنگە زەحمەت بێ حکوم بدەیت بەڵام ئەوەی کە چاپی دەرەوەش هاتووە بە هەمان شێوە بەرهەمی نوێ هەیە خەڵک بتوانێت خوێنەر بتوانێت بیکڕێ. بەڵێ بەرهەمی نوێ هەیە و لەو دوو ڕۆژەش زۆر ئیقبال هەیە لەسەر ئەو بەرهەمە نوێیانە خەڵکی زۆر دڵی پێخۆشە گەنج هەیە خوێندەوار هەیە حتا مامۆستای جەمیعەکە موچەکەی بەشی حاڵی خۆی ناکە دێ تاقیب دەکا بەرهەمی نوێ هەبی دەیکڕیتن بە هەر نەوعاچی بی احتمالە پێویستیەکانی خۆی ئیهمال بکە لە بۆ کتاب یعنی کتابەکی نوێ بەرهەمەکی نوێ بکرێت چونکە لە خوێندنەوە دانابڕێ ئەو مامۆستایە کە هەست بە مەسئولیەت دەکا بەرپرسە بەرامبەر بە خەڵک یعنی مامۆستایەکی جامعە وەکو مامۆستا یعنی قوتابیەکانی بێن لە دەربارەی وەکو بڵێ ئەو ڕەوتە ئەدەبیە نوێیانە لێی بپرسن یان دیاردەکی ئەدەبی تازە پەیدا دەبیتن لە وڵاتان لە دەرەوە یان مەسەلەیەکی زیندوو دەربارەی ئەدەب دەربارەی بیر و دەربارەی فکر پەیدا دەبی مامۆستا ئەگەر معلوماتی لەسەر نەبی خۆش نییە مامۆستای جامیعە من کتێب فرۆشم کاتی گەنجێک دێتە لام دەپرسی دەڵێ ئایا لەسەر فلان مەوزوع کتێبمان هەیە یان نا دەڵێ هەیە دەڵێ کام کتێب تەوسێ دەکەی بخینم چ کتێبەکەت پێ باشە من ئەگەر خوێندەوار نەبم کتێب فرۆش ئەگەر خوێندەوار نەبی ئەوە هەرەسی هێناوە ئەسڵەن جەریمەیە کتێب ینی مامۆستا گرفتە شوێیە کە کتێب فرۆش بێ و خوێندەوار نەبێت نابی کتێب فرۆش خوێندەوار نەبی عیبە یعنی خۆەوە تەماتە نییە دەفرۆشێت و ئێستا هەتا تەماتە فرۆش دەزانی چ بابەت تەماتە باشە کامیان قایمە و دەمینێت چەند ڕۆژ دەچی ئەوی دەکڕی کامیان زوو دەڕزێتن کامیان
تامی خۆشە ترشاتی زیاترە ئێ باشە من کتێب فرۆشم نابی لە ئاستی بیر و هزر و فکر و ئەوانە ڕۆشنبیری شتێکی بزانم بتوانم جوابی خەڵکی بدەمەوە مامۆستایەکی پایە بەرز دێتە لای من ببینی وەکو بووکە شوشە بەرامبەری دانیشتیمە بەس تەمەلوقی لۆ دەکەم دوو قسەی خۆشی لۆ دەکەم بەس لە ئاستی فکر هیچ نازانم ئەوە شکستەکی گەورەیە باشە دەگەڕێمەوە کاکتۆر وەک مامۆستا باش کرد کە گرینگە ئەو کەسێک کە کتێب دەفرۆشی خۆ خوێندەوار بێ شارەزا بێ لە بوارەکەی مەبەستمە بپرسم ئێوە وەکو هەم پرۆفیسۆری یاردەر مامۆستای زانکۆ کاریگەری هەبوو لەسەر ئەوانەی کە لەگەڵ ڕێزم مامۆستای زانکۆشن بەڵام ینی زەوق و سەلیقەیان لەگەڵ خوێندنەوە دەستنەرمکردنیان لەگەڵ خوێندنەوە نییە ینی گرفتی ینی مامۆستا خۆی گرفتی هەبی بۆ نمونە چۆن قوتابیەکانی لەوە ڕادێنێ کە بەردەوام بێ لە خوێندنەوە ینی قسەکەت بەخۆی تەوزیحە بڵێ قسەکە زۆر زۆر ڕاستە هەیە ینی زانکۆ وەکوەر شوێنێکی دیکە بەڕاستی خەرچی پرۆفشیناڵیشی تێدایە مامۆستای زۆر باشیشی تێدایە ئەوانە شەر هەنە لە هەموو سەردەمێکی هەردەبن وە خەرچی دیکەش تێدایە وەکو گوتمان بەداخەوە هەندێکیان بەس ینی لە ڕووی مستەوای زانستی زۆر لە پێش نینە تەمانەوە مامۆستای خوێندەوار بیتن وەکو کاک حاجی باسی کرد دەزانی کامە کتێبیش باشە ئینجا لەگە تەخەسوسەکەیان لە سەقافەی گشتی وە ڕێنمایی دەداتە قوتابیەکان تاوان هەموو کتێبەکان هوەری ژیانت فێرەکەن هەریەکە لە بوارێک لە بوارەکان بۆ ئەوەی قەنەعاتت پێ بکە کەوا تو دەبی پێش بکەوی وەکو خۆت نەمینێەوە کتێبە ڕۆڵەی دەبینیتن مامۆستا بە ئوسلوبی جوان بتوانانی قوتابیەکانی قەنەعات پێ بکاتی بگەینی ڕیکلامێکی باشە بێ ڕیکلام نییە لە کوردستان قەت ڕیکلامێکی نابینین ئللا لە بە برنج و ئاوە تەماتە و شەکر و زەیتون و یعنی سابوون و نازانم چیوچی کە ئەویان ڕیکلامێکی نابینین لە بۆ کتێبەکی بکرێتن یعنی هەتا مامۆستا لێرەیە دەستگای تەفسیرێکێکە لە دەستگای هەرە گەورەکانی کوردستان و عێراق دەستگای تەفسیر خۆی ئەوەندە ڕیکلامەی نییە لە تەلەڤیزیۆنەکان و لەو شتانە یعنی لەوانەیە نازانم سەبەب بچێ بەس یعنی ئەو شتە نەبووە لە تەلەڤیزیۆنەکان نەکرا مامۆستا بۆ نەیان کردیە ئایا بۆ دەڕۆژ پێش ئێستا مەسەلە نەیانگۆ دێمە بەشداری معرەزی دەکەین و بۆ ئەوەندە عینوانانە لە هەندێک سەتەلایت و لە هەندێک قەناتیدا ببەزی من نەمبینیە کردبیان ئایا کردیتیان مامۆستا؟ ڕەنگە وایە بزانە سەبەبەکە لەبەرەوەی بازاڕی کتێبی لاوازە ئەویش ناتوانانی پارێژی زۆر بداتە ڕێکلامی دەبانەمە دەوری خۆی دەبوو خەڵک یعنی زیاتر ئاشنایەتی دەبوو ئێستا دڵنیا بە زۆر کەس نازانی معرە سەرچیار نازانی هەیە نییە باشە مەبەستمە بپرسم ئەو شێوازی ئەکادیمیایی کە پەیڕەو دەکرێت لە هەرێمی کوردستان ئەو وەزارەتەی کە پەیوەندیدارن بە خوێندن ڕێخۆشکرد بە بۆ ئەوەی ئێوە وەکو مامۆستایانی زانکۆ بتوانن ئەو ئاستی ڕۆشنبیری لە نێو قوتابیان بڵاو بکەنەوە کە خوێندنەوە بەشێک بێ لە ژیان بەخۆی ئەجواکە لەبارە بەڵێ ئەگەر مامۆستا بیەوێ ئەجوا لەبارە دەتوانیتن خەرچیان بداوە دەتوانی خوێندنەوە و کتێبی لە لای قوتابی خۆشەویست بکاتن ئەگەر مامۆستاش ڕەشبین بیتن ناوەڵی شەکەی ناکە یعنی وەکو سیستم پێت ناڵێ وا بکە بەڵام وەکو کارێکی زاتی هەر کەسە لە خۆیەوە هەیەوا دەکا هەیەوا ناکات بەڵێ کەواتە کێشە گرفتەکە لەوەدایە کە جێبەجێ بکرێ گرفتەکە لەوەدایە کە ڕێخۆشکەر هەبێ بە ئەوەی ئاسی ڕۆشنبیری خوێندنەوە بەرز بکرێتەوە بە تایبەت لە ناوەندە ئەکادیمیەکان کە ڕەنگە سەرچاوی سەرەکی بوون بۆ ئەوەی کۆی کۆمەلگا ئەم ڕۆشنبیری لا دروست بێ ینی دەزانی چی کاک محەممەد یعنی زانکۆ پێویستی بە هەندێک دەرسی کراوەیە بەڵێ هەندێک دەرسی کراوە هەبی هیچ نەبی دەرسێک لە هەموو قۆناغێکی باسی پێویستیەکان و شتە نوێیەکانی سەردەم ئەو شتانێکەوە گرنگن لە هەموو سەردەمێکی هەر بە گرنگی دەمینێنەوە ئەبێت دەرسێکە بی مامۆستایەکە بی ڕێنیشاندەرێک بیتن بەخدا لە هەموو دەرسەکانی دیکە زیاتر تەڵەبەی دەبی وە زیاتر خەڵک گوێ دەگری لە بە مامۆستایەکەی بیباتە بازاڕی بیباتە مەکتەبەی بیباتە شوێنان یخۆ زانکۆرەوە نیە تو لەسەر ڕەحلەیەکی دابنیشی لە زستانێکی سارد و لە هاوینێکی گەرم لەبەر ساردی و گەرمێکی زۆر زار ئاگات لێ نەبی مامۆستا مەبەستە شێوازی بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری من هەزمان کۆنا من هەزی زانکۆ دەبی نوێ بکرێتەوە لە ڕاستیدا من هەزمان کۆنا و نەبرایتە پێش نوێ نەکرایتەوە بەڵێ دەگەڕێمەوە خزمەتت کاکاروان کەمێک باسل لە شێوازی خوێندنەوە کرد بەس من مەبەستمە یعنی زیاتر ڕووکردنەوە بدەیت بەوەی کە ئایا خوێندنەوە شێوازی هەیە کە کەسێک بێ بخوێنێتەوە سوود لە خوێندنەوەکەی وەرگێت تەنها خوێندنەوە نەبێت لە پێناو بۆ نمونە تەواوکردنی کتێبێک
دیارە خوێندنەوە یەک لەو بابەتانی کە زۆر توێژنەوەی لە وڵاتانی پێشکەوتوو لەسەرکرایە و بەتایبەت لە ئەمریکا زۆر ئەکادمیای تایبەت هەیە ناوەند و سنتەری تایبەت هەیە لەسەر شێوازەکانی خوێندنەوە خوێنە ڕادەهێنێتن و بەتایبەت ئەگەر دیقەتی سەرۆکانی ئەمریکا دەین کۆتا سەرۆکەکانیان بەشێک لە ئەوەی لە بانگەشەکانی هەڵبژاردن وەک افتیخارێک یا وەک مەهاڕەیەکی کەسی ئاماژیان پێکردووە شێوازی خوێندنەوەیانە ژمارە کتێبانێکە لە مانگێکدا لە هەفتەیە خوێندیتیانەوە ئەم بابەتێکە زۆر قسەی لەسەر کراوە بەڵام بەداخۆ کتێبخانەی کوردی لەم بابەتەش تا ئەندازەیەک هەژارە ئەگەر چاوبجێر بە کتێبخانەی کورددا ڕەنگە لە پەنجەکانی دەستێپەڕنەدا کتێب لەسەر خوێندنەوە لەسەر خوێندنەوە بە کولتورکردن شێوازەکانی خوێندنەوە هونەرەکانی خوێندنەوە کتێب لەم بابەتەکەمە بەڕاستی جوهودێکەیە بەڵام لە ئاستی تومعدانیا باشە چی بکرێ بۆی ئەو شێوازەی بەڕێز باس کە لە دەرەوە هەیە لە هەرێمی کوردستانیش ئەو شێوازە بگیرێتە بەر بۆی ڕۆشنبیری خوێندنەوە بڵاو بکرێتەوە یەکەم شتێمە پێویستمان بە لێکۆڵینەوە و ڕاپرسیە بەڕاستی تا ئێستا ئێمە ئامار و داتایەکی دروستمان نییە باز لەو بکە ئاستی خوێندنەوە لە کوردستان لەس ئاستێکدایە تاکانی کۆمەلگا بەگشتی لە زانکۆ لەس ئاستێکدایە بۆ ناو فیئەی مامۆستایان لە فیئەی ڕۆشنبیر و نوخبە تا ئێستا ئەمە دیڕاستاتمان نییە بۆیە تو هەر قسەیەک بکەی دەبێت لە سەبنەمای خوێندنەوەت بۆ واقع بێتن واقعی ئێمەوا دەبینین کە خوێندنەوە ئەو کاریگەری لەسەر مجتەمع دروست نەکردیە لە پرۆسە سیاسیەکان لە پرۆسە کۆمەڵایەتیەکان ئەو هۆشیارێکە خوێندنەوە بۆ تاک دروستی دەکا بەدی ناکەین بۆیە بۆ ئەم بابەتە کۆمەڵێک لایەن بەرپرسن بۆ دەستگاکانی ڕاگەیاندن پێویستە ڕۆڵی خۆیان بینن ئەوەندەی کات بۆ بەرنامەی تێرکردنی ورگ و ئەو بابەتان سەرفەکرێ بەرنامەی تەرفی سەرفەکرێ گەر بە ڕوعبی وی بەرنامەکان تایبەت کرابە بۆ بڵاوکردنەوەی هۆشیاری لەسەر خوێندنەوە و خۆڕۆشنبیرکردن دۆخەکە هەنگاوی دەچوە پێش دواتر لایەن پەیوەنددارەکان چێ وەزارەتی خوێندنی باڵابی چێ وەزارەتی پەروەردە دەبێت لە ڕێی مەنهەجەوە ئیش بۆ ئەم بابەتە بکاتن بەشێشتر خێزان دەورە بینە بەڕاستی ئەم خێزانانەی هۆشیارن چۆن خانووەک دروست دەکاتن لە کات دروستکردن بیر لە هەم بەشەکانی خانووەکە دەکاتەوە پێویستە کاتنەوە هۆشیارە هەبێتن بەشێکی شەبێتن بۆ کتێبخانە و کتێبخانەی هەبێتن خاڵی کۆتایش مامۆستا محەممەد گرینگە لەسەر ئاستی تاک بۆ نمونە هەموو ئەو مؤسسانە و ئەو وێزگانێنە و کۆمەلگا کە ڕۆڵی خۆیان نابینن تاک دەبێت بۆ خۆی خەم لە خۆی بخواتن ئەگەر دیقەتی ژیان کە سەرکەوتەکانش بکەین ڕۆشنبیرە سەرکەوتەکان نووسرە بەتواناکان هیچ کات ڕێگەیان بۆ گوڕێژ نەکرایە بەڵکو جوودی شخصیان کردیا بخۆیان هەوڵیاندا خوێنەری باش بوون دوات و نووسری باشیان لە دروست بووە بەڵام کوردەوای دڵت سەپرە بەدەستێک لێ نادرێت دەبێت هەمومان تێدا بەشدار بین هاوکار بین بۆ خوێندنەوە لە کوردستان لە قۆناغی نوخبە بیگوازینەوە بیکەین بە دیاردەیەکی گشتی هەم تاکانی کۆمەلگا ئەوەندەی کە خەڵک دەبینی خەرک موبایلەکەیتی خەریکی ئاتاریکردن و فەیسبووکە گەرەوە بۆ دیاردە لە نوێ پاسەکان لە شەقامەکان لە شوێنە گشتەکان زیاتوە خەڵک تێبت بەدەستەوە بین ئەو کات ئاماژەیەکە کۆمەلگەی ئێمە بەرەو کۆمەلگەیەکی خوێندەوار خوێنەر دەسێتە باشە مامۆستا پرسیاری بکەم کە بەڕاستی لام گرینگە ئەم سیستەمی بۆ نمونە سیاسیە یان حکومداریەی دامەزراوەی لە هەرێمی کوردستان ڕێخۆشکەر بووە بۆ نمونە دەستگایەکی وەکو ئێوە مەدای فراوان بێ ینی هاوکار بن بۆەوەی بتوانن لە ڕووی چاپەمەنی قەیرانی دارایی گرفت نەبێت لەسەر ئێوە کە بتوان لە ئیشەکانی خۆتان بەردەوام بوون بەخوای خۆی ئەو پرسیارە وەکو بڵێ ڕوحی مەوزوعەکەیە ڕوحی وانەکەیە ئەمە لێرەدا باس لەوە دەکەن کە ئاستی خوێندنەوە بەرزکەینەوە ناو ملەتەکەمان ئاستی خوێندنەوە کە بەرز دەبتەوە لەسەر سێ کوچکە ڕاوەستایە دەسەڵاتە نوخبەیە بڵێن خێزانە خێزانیشانی داکوباب یا بەرپرسی ئەو خێزانە هەر شەبی غەیری داکوبابیش ئەوانە هەموو بەرپرسیارن لۆ بەرزکردنەوەی ئاستی خوێندن بەڵام لە سەروی هەمویان دەسەڵات دەبێت نەخشەی هەبی نەخشەی داڕێژیتن ئەوانەی بەرپرسن لە مەیدانی ڕۆشنبیری لە کوردستان بەرپرسن بۆەوەی نەخشەی داڕێژن نەخشەی 5 ساڵی نەخشەی 10 ساڵی بۆ بەرزکردنەوەی ئاستی خوێندن لە هەموو قۆناغەکاندا لە هەموو بوارەکاندا هەر لە باخچەی منداڵان دەست پێ بکە هەتا دانیشگاکان ئەو خیتانەش ئەو بەرنامانەش غەریب نییە داڕشتنی زەحمەت نییە چونکە وڵاتانی غەیریمە لە دەرەوە لە یابان لە وڵاتەکانی ئاسیا وەکو سەنغافورە مالیزیا ئەندەنۆسیا شوێنی تر
ئەو بەرنامانەیان داڕێشتووە بۆیە بە ماوەیەکی کەم بژانەوەیەکی پیشەسازی بژانەوەیەکی شارستانی ڕوویدایە لە وڵاتانە لەبەروەی نەخشەیەکی خوێندنەوەی سەرکەوتیان دانایە وەکو معلباتە حازرە بەس ئەوەندەی بینگوجێنین لەگەر کەلتوری ملەتی خۆمان بەس بۆ ناکرێ نازانم ئێمە لە هەرێمی لەکوێی ئەوە داین دەستمان پێ کردووە ئەو شێوازە هەیە نەخشە داڕێژراوە یان هەر بیریش لێ نەکراوە وەڵام نەمزانیە هیچ نەخشەیەک داڕێژرابیتن یعنی پێم ناخۆشە ئەگەر بوارەکانی دی مەسەلەن بواری پیشەزازی بواری کشت و کاڵی بواری سامانە سروشتیەکان بەبێ خوێندن ئەگەر بێت و ئەو ڕابوونە نەبیتن ئاستی خوێندنەوە بەرز نەبی ئەتو زانست و زانیاری لەو بوارانە دابینەکەی چۆن وەکو بلێ دەتوانێت بژانەوەیەکی کشت و کاڵی یان پیشەسازی یان لایەنی سامانە سروشتیەکان کانزا نیشتمانیەکان چۆن دەتوانی ئەو ئاستە بەرزکەیەوە ئەگەر ئاستی خوێندن نەبی تۆ ئەگەر ئەو سەر و چاوانە لە دەرەوە دەخوێندرێ لە جامیعاتی عالەم دەخوێندرێ یا ئەو دەستگایانەی کەوە سەرکەوتوو بووینە لەو بوارەی سەر و چاوە و مەسادرەکانیان چ بووە لەسەر چ بنەمایەکی ئەوانە جەنەرال مۆتۆرس بوویتە جەنەرال مۆتۆرس فۆرد بوویتە فۆرد لە چ یان گوگل بوویتە گوگل ئەتو ئەگەر یعنی وەکو بلێ ئەسبابی سەرکەوتنی وانە شارەزا نەبی هەمووش حازرە نووسرایە هەموو کەس دەزانی منداڵش ئێستا دەتوانی بخینی بەڵام یعنی ئەمن زۆر بە گەرمیەوە زۆر بە دڵەکی پڕ برینەوە داوا دەکەم یعنی ئەوەی ئەو ملەتەی خۆش دەوێت ئەوەی ئیدعای کوردایەتی دەکا ئەوەی دەڵێ من نیشتمان پەروەرم بەخوای ئەگەر بێت و ئیحتمان بە خوێندنەوە نەدەن ئەو ملەتە قەت ڕابوونی نابی قەت سەرکەوتوش بی دەوڵەتیشی دەست بینیتن فەشەل دەینیتن ئەگەر خیندەواری باشی نەبی باشە بەڕێستان کەسێکی ئەزموندارن بووە لە حکوومەتی هەرێمی کوردستان بنمونە وەزارەتی ڕۆشنبیری کە پەیوەندیدارە ڕۆژێک لە ڕۆژان جەنابەتیان بانک هێش کردبێ وە کەسێکی شارەزا ئەزموندار پێت گوترا بێ ئێمە چی بکەین بۆ ئەوەی خوێندنەوە بە کەلتور بکرێ ناوەڵڵا من هەتا ئێستا گلەییم هەیە ڕۆژێک لە ڕۆژان کەس پرسی بە من نەکردووە بەس ئێمە یا بانک کراینە یان ئاگادار کراینە نەکەن کتێبی وا چاپ بکەن نەکە کتێب بەبێ ئەوە چاپی نەکەن و یان هەندە جار جێی ئەسەفە یعنی لە جاتێ ڕێمان لۆ خۆشکەن ئێمە لەبەر چی ناتوانین لە پیشانگای نێو دەوڵەتەکان بەشداری بکەین یعنی دەبی وزارەتی ڕۆشنبیری بەڕاستی دەستگایەکی وەکو دەستگایمە کە نزیکەی 1000 کتێبمان بڵاو کردیتەوە لە هەموو بوارەکی بەس لەبەروەی ناومان تەفسیری هەندێک کاکە ئاگاتیان لەبی کتابی ئەوەی تونندڕەوی وانە بڵاو نەکەنەوە ئەمە خۆمان هەموو دنیا دەمان ناسی ئەمە دژی تونندڕەوینە ئەمە موسڵمانەچین ئەمە تامی مەدانەکە خۆش دەکەین هەتا تونندڕەوی دروست نەبیتن تۆ بێ کابراایەک بی مەسەن لە دین هیچ نازانی بە من بڵێ وڵا ئاگال لەبی تونندڕەوی بڵاو نەکەیەوە یعنی بەس پێ و دانگێک بە من دەڵێت تونندڕەوی بڵاو بەچ پێ و دانگێک بەچ پێ و دانگێک جەنابەت پەرە دەدی بە تونندڕەوی بەچ پێ و دانێک بەشداری لە بڵاوکردنەوەی ئەو شتانێک کە پێویستە یعنی نازانم خۆی وەکو بلێ ئەو دیاردەکی زۆر ناشرێنە لەناو خەڵکی تا دروستیان کردێ زۆر کەس دێتە کتێبخانەکەمان کتێبخانەکەی مەسێن و هۆمە نزیکەی 32 هزار ناونیشانی تێدایە بە عەرەبی بە ئینگلیزی بە کوردی هەموو زانستەکانی تێدایە زانستە تەطبیقیەکان وەکو طب و هەندەسە و کیمیا و فیزیا سەر و چاوەکان بە هەموو زمانەکان هەیتمان بە زمانی ئینگلیزی بە زمانی عەرەبی دێتە ژێرێ مامۆستاگە بەس تەفسیرتان هەیە باشە تۆ ئەو سێ قاتەی هەموو تەفسیر کا ئەوەندە تەفسیرەیە لە دنیا ئەنگۆ بەس قورعانی بڵاو دەکەنەوە یعنی ئەوە کەواتە سەرڕای ئەوەی کە ڕێخۆشکردن نییە لەلایەنی پەیوەندیدا ڕێگری شێ لەوەی ئێوە بەردەوام لە کارەکەتان نانە ئەمە بەردەوامین سوکامە خۆمان بە پرسیار دەزانین ئەگەر بێت و ئەو برایانە مەتەلەن کە بەرپرسیارن لە ناو دەوڵەت ئەو دەستگایانە بەرپرسیارن ئەوانیش نازانم بیانۆیان چێکە ئەوەی ناکەن ئایا لە سەرەوەتر ئایا
ئەوانیش گرفتی ئابوووریان هەیە گرفتی داراییان هەیە یانیش چەندەها شتی ڕێگریان لە پێشەیە ئەو چەمک و مەفاهیمانەیە لە مێشتیان هەیە دەربارەی مە ئەگەر ئەوان بزانن ئێمە چی دەکەین دەبی بێن یارمەتیمان بدەین ئەمە مثلەن یەکەم دەستگای نەتانیتمان فەرهەنگی کوردی ببینە عالەمیەت ئۆکسفۆرد احترافی پێکردە هەتا ئێستا کەس دەستخۆشی لێ نەکردینە شەشەمین ساڵە دەست خۆش مامۆستاجان کاک دکتۆر وەک لە واقعەکە دیارە هەماهەنگی لە نێوان لایەنی پەیوەندیدار نییە بەنمونە وەزارەتی ڕۆشنبیری خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە وەک ئەوەی مامۆستا وتی کە لە سەرەتاوە لە ڕەوزەوە دەست پێ بکرێت بە کولتوری خوێندنەوە پێت وایە وەکو شارەزایەک و نووسەرێکیش یعنی لە ئێستادا لە واقع ئێستادا چی بکرێ بۆ ئەوەی ئێوە مەبەستانە ئەوەی ئێوە خەمی ئێوەیە بکرێتە واقع بەڕای من دەبی ئومێد بڵاو بکرێتەوە ینی میلەت ئەگەر ڕەشبین بوو بێ ئومێد بوو ئیتریتیمان بە هیچ شتێکی نادا کێشەی کێشەی بێ ئومێدیەکی گەورەیە یعنی زۆر خەڵک بێ ئومێد بە لە هەموو شتێکی خەڵک بێ ئومێدە یعنی بە قەزدەنیش دروست دەکرێت یعنی وڵاتی مە پڕی خێر و بێرە نابی میلەتی مە بێ ئومێد بی من وەکو مامۆستایەک هەمیشە بە قوتابیەکانم دەڵێم ئەبی بە ئومێد بی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کاتێکدا خەریک من شەهیدیانە کرد دەیگوت دە تو چ دەڵێ ئەگەر بێت و ڕۆژێک لە ڕۆژان تازەکەی کیسرات لەسەر سەری دابنێم ئەوەندە ئومێدی گەورە بوو لە کاتێکدا لە دووری 406 کیلۆمەتری خەرکی قوڕەیش و بتپەرستەکان داهاتنە سەر پێغەمبەر و مسلمانەکان بۆ ئەو چرایی بکوژێنەوە مسلمانان ئیبادە بکەن کۆمەڵێکە سیریان گرتە بوو حاڵی مسلمانان زۆر خراپ بوو پێغەمبەر و سەحابەکان ڕێیان هاتە سەر ئەوەی ئەگەر یەکێک بتوانی دە کەسمان فێرە خوێندەواری کە بە ئازاد ببی یەکەم ئاەتی قورآانی پیرۆزی قڕە ئێمە میلەتی بە خوێنەینە بەڵام میلەتێکی نەخوێندەوارین یعنی زۆر زار لە ئەوروپیەکان دەنووسن دەڵێن ئەگەر بشخێنینەوە مسلمانەکان ینی بژنووسین مسلمانەکان ناخوێنەوە ئەگە بشخوێنەوە تێناگەن عیب نییە لە کاتێکدا حەزارەت هەموو لە عالەمی ئیسلامی دەرچوو لە بۆ دنیا ئێستا کە مسلمانان ئەوەندە نەخوێندەوار بن لەبەران ینی مەبەستە ئەوە بڵێ بەر لەوەی خوێنەوە وەکو حەزێک بێ وەکو خۆڕۆشنبیرین کرد بێ ڕەنگە لە ئایندا ئەگەر دەستەواژەکە دروستیش نەبێ ئەرچیش بێ ئەرکە بێگومان یعنی ئەرکە هەموو کەسیش دەزانی خوێندنەوەکە دووە خوێندنەوەی کتابی خوای و خوێندنەوەی هەموو ئەو سروشتەی بەکراوەی ئەوی شەر کتێبێکی دیکەی خوایە و سروشتە ئیتر هەموو ئەو علومانە هەموو فەرزن هەریەکە یعنی ئەو بابێکی زۆر گەورەی دواتر فێتەبیعونە ئەحسن یعنی بەس ئومێد بگەڕێنینەوە لە بۆ خۆمان لە بۆ منداڵەکانمان لە بۆ منداڵی خەڵکی ئیعلام وا بکە مامۆستا وا بکە زانکۆ وا بکاتن دەستگاکانی ڕاگەیاندن وا بکەن لە ڕاستیدا خەڵک بە ئومێد بوو یعنی زەوقی دەستە سەر شتێ و نووسەرانیش لە ڕاستیدا ئەوانش بەشێکن لە تێکدانی وەزعەکەی هەندێک جار هەیە ینی مەسەلەن جاری وایە کتێبێک هەیە باسی ئەوەی دەکات چۆن دڵت خۆش دەبیان خەم نەخۆی ئەو شتانە کتێبەکەم خوێندیتەوە لاپەڕەوە بیسی غەڵەتی ملای تێدا بووە ئەو کتێبە ڕاقیە هی مؤسسێکی گەورەی دنیاە تەرجەمە کرایە پڕی غەڵەتە خەڵک بێزار دەبیتن گەلێک بابەت دەنووسێ خەڵک لێی بێزار دەبی نووسەرانش بزانن میلەتی خۆیان پێویستیان بەچیە بەچی سەر دەکەون بەچی پێش دەکەون نووسەر بێ لەگەڵ ڕوحی میلەتەکەی شەڕ بکاتن تەبعا میلەتی ژێمالی بابەتەکانی دەکا لە نەتیجەدا هەموو کتێبەکەی لە پێشساویە کارێکی خراپ دەست خۆش مامۆستاجان کەسێک هاتە پێشەنگە کۆمەڵێک کتێبی کڕی دواتر چۆن دەست بە خوێندنەوە بکە ڕەنگە بتوانێت 10 کتێب 12 کتێب کەمتر بکڕێ بەڵام دواتر چۆن خوێندنەوەیەک بکە کە سوود ببینێ لەو مەسرفەی کە کردووەتی دیارە خوێندنەوە بەر لە دەستکردن بە خوێندنەوە هەڵبژارنێک پەرتوک گرنگە شێوازەکانی هەڵبژاردن لەسەر چ بنەمایەک پەرتوک هەڵدەبژێری ئەمێک لە کێشەکان لە وڵاتانی پێشکەوت و سەدا 20 خوێنەران بە ناونیشانی پەرتوکی سەرنجڕاکێش جەذاب فریو دەخۆن کەمە لەم پێشانگایش دەیبینم هەندێک دار و نەشر هەیە بە شێوەیەکی گشتینا بەڵام بە تایبەت دار نەشڕی بە حکومەتی ساڵانە بەشداری و پێشانگایە دەکەین کتێبەکانی بازاڕین تیجارین ناو ناوڕۆژ یەک نییە بۆ یەکەم هەنگاو خوێنەر ئەو کتێبانی هەڵدەبژێر بنەما و پێوەەر بێتن کتێبێک هەڵبژێرێتن ناو ناوڕۆکە یەک بیتن ئەمەش بەسە هەنگاوێک دەکرێتن کە هەنگاوەکان ئاسانن دوایەوە کتێبی کڕی پێویستە لە ماڵەوە وەک باسم کرد خشتەیەکی زەمەنی بۆ خوێنەوەی پەرتوکانی دیاری بکاتن ئەولەویەت تێبی لە خوێنەوەی پەرتوک ئەم کتێبانێکی زۆر بەلایەوە گرنگن
بخاتە بەشەم کتێبانەی کە پێویستی بکاتە هەندێک بابەت هێتۆ ئەگەر ئەمڕۆنەی خوێنیەوە بۆنە لە زانستە سەردەمیەکان گەر ئەمڕۆنەی خوێنیەوە بۆ بەیانی زانیاریەکە کۆنا بەڵام هەندێک بابەت هەیە تۆ گەرمان گەشت و ساڵەشش بخوێنیەوە ئەم زانیارە سوودی خۆی دەبێتن ئەمە دەکەوێتە سەر پێگەی کۆمەڵایەتی و پیشەی کەسەکە فەرمانبەرە مامۆستایە لاری پیشەیەکدایە بە جێرەی پێویستی خۆی احتیاجاتی خۆی پڕکاتەوە ئەم کتێبانە دەتوانێت ڕێزبەندیان بۆ بکاتن و خشتەی زەمانیان بۆ دابنێتن دانانی خشتە کات بۆ خوێنە زۆر ئاسان دەکاتەوە زۆرێک لە ئیلزام کردن بۆ خۆ دروستەکەی دواتر پابندبوونەکە وا دەکەتەوە بە کاتێکی کەم زۆرترین پەرتوک زۆرترین لاپەڕە بخوێنیتەوە من کاتم تەواو بوو زۆر سوپاسان دەکەم مامۆستا مخلیس خاوەنی نووسینگەی تەفسیر بۆ چاپ و بڵاوکردنەوە دکتۆر ئیدریس عومەر پرۆفیسۆری یاریدەدەر مامۆستای زانکۆ ئیدریس عەبدوڵڵا داوا لێبوون دەکەین و مامۆستا کاروان خەلیل ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی زۆر سوپاسان دەکەم کە بەشدار بوون لەگەڵمان سوپاس بۆ ئێوە خۆشەویستان سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەشتر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان دەکەم